رافائێل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی ڕۆژی دووشەممە لە ڤیەننا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی ڕاهاتووە لەسەر ڕێخنەگرتن و ئەوەی دەیڵێت لە ڕووی تەکنیکیەوە ڕاست و دروستە. ئێمە بەم شتە ڕاهاتوین، ڕۆژێک لایەنێک شتێک دەڵێت و ڕۆژێکی تر لایەنێکی دیکە. ئێمە ئەمە وەک بەشێک لە کارەکانمان قبول دەکەین. کارەکانمان بێلایەنانە و سەر بەخۆیانەیە، تەکنیکیە و هەمیشە شتەکان وەک خۆیان دەڵێین. ڕاچاوکردنی ئەوەی کە ئەمە مانای چییە پەیوەندی بە ئێمەوە نییە و من هەرگیز لێدوان لەسەر بۆچوونی حکوومەتەکان نادەم لەسەر ئەوەی ئێمە چی دەکەین. ئەوەی دەتوانم پێتان بڵێم کە ئەمە کارێکی تەکنیکیە و ئەوەی ئێمە دەیڵێن لە ڕووی تەکنیکیەوە ڕاست و دروستە. ئەم لێدوانەی گرۆسی ڕۆژێک دوای ئەوە هات کە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی تومەتبار کرد بەوەی کە کاریگەری نییە لەسەر چالاکی ئەتۆمیەکانی ئێران. ڕابردووی ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی هات کە دەڵێ وەڵامەکەی ئێران جێگەی ڕەزامەندی ئاژانسەکەیە سەبارەت بە یەکێک لە حاڵەتە گوماناویەکانی پیتاندنی گەردیلەی یۆرانیۆم و دووبارە دامەزراندنەوەی هەندێک لە ئامێرەکانی چاودێری کە لە سەرەتادا بەپێ ڕێکەوتنیشی ئەتۆمی ساڵی 2015 ڕێکەوتبوون لەسەری و ئێستا کاری پێ ناکرێت. ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی هەفتەی ڕابردوو بڵاوی کردەوە دوای چەندین ساڵ لە لێکۆڵینەوە و نەبوونی بەرەو پێشوون ئێران وەڵامێکی دڵخۆشکەری داوەتەوە بۆ ڕوونکردنەوە یەکێک لەو سێ شوێنانەی کە گەردیلەی یۆرانیۆمی تیادا دۆزراوەتەوە. ئێران ڕوونکردنەوەیکی داوە. ئێمە ئەمە بە نیازپاچی دەزانین نەک شتێکی مەحاڵ. کەواتە بە نیەتێکی باشەوە ناتوانین بڵێین مەحاڵە ئەمە ڕوو بدات. ئێمە هیچ بەڵگەیەکی زیاترمان نییە لەو بارەیەوە. ئێمە پەیوەندیمان بە وڵاتانی ئەندامی دیکەوە کردووە کە لەوانەیە بەشدار بووبن لەو ڕوونکردنەوەی کە لەلایەن ئێرانەوە پێشکەش کراوە کە ئەمە بەشێک بووە لە چالاکیەکانی پیتاندن کە لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا بەڕێوە دەچوو ڕەنگە وەک بەشێک لەو شوێنانە دەکرا هەندێک شوێنەوار بەجێ بهێڵین کە لەو تاقیگەیەوە سەرچاوی گرتووە کە لەوێ بووە. ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی هەفتەی ڕابردوو بڵاوی کردەوە دوای چەندین ساڵ لە لێکۆڵینەوە و نەبوونی بەرەو پێشوون ئێران وەڵامێکی دڵخۆشکەری داوەتەوە بۆ ڕوونکردنەوە یەکێک لەو سێ شوێنانەی کە گەردیلەی یۆرانیۆمی تیادا دۆزراوەتەوە. بەڵام بۆ ئەوەی بتوانین تەواوی وێنەکە وێنا بکەینەوە پێویستە لەگەڵ ئێراندا دابنیشین و هەندێک ڕێگامان هەبێت بۆ دووبارەکردنەوەی مەتاڵەکە. ڕافائێل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نەدەوڵەتی وزەی ئەتۆمی ڕایگەیاند لە شوێنی ئەو تەنۆلکە گەردیلانە کانگا و تاقیگەیەکی بەکارهاتوو لەلایەن یەکێتی سۆڤێتەوە هەبووە و ڕوونکردنەوەکەی ئێران ڕێگەی تێدەچێت و مەحاڵ نییە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.